لە بەریتانیا سەرژمێری هاوڵاتیان بەڕێوە دەچێت. لەو چوارچێوەیەدا خۆبەخشانە ژمارەیە کورد وەک دەستەیەکی تایبەت بۆ هەڵبژاردنە پەیوەندیان بە دەستەی نیشتیمانی ئاماری بەریتانیاوە کردووە بۆ ئەوەی ناوی کورد و زمانی کوردیش بخرێتە ناو ئەو فۆرمەی کە بەسەر هاوڵاتیاندا دابەش دەکرێت. دکتۆر ئیبراهیم سادق مەلازادە ئەندامی دەستەی کورد و سەرژمێری بەریتانیا ئەو پێی وایە خۆتۆمارکردن وەکو کورد بۆ پاراستنی ناسنامەی دانیشتوانی کوردی بەریتانیا گرنگە. گرنگی ئەم هەڵمەتە لەوەدایە کە بتوانن قورسایی خۆیان لە بەریتانیا بەدەر بخەن. ئەم قورسایەش گرنگی خۆی دەبێت لە ڕووی کولتوری و سیاسی و ئابووریشەوە. ژمارەیەک لە کوردانی نیشتەجێی ئەو وڵاتە لە سۆسیال میدیا ڤیددیۆ خۆیان بڵاو کردەوە. ئەوان هانی کوردانی ئەو وڵاتە دەدەن فۆرمەکە پڕ بکەنەوە. بەڵێ بۆ سەرژمێرەکەی بەریتانیا هەموو 10 ساڵ جارێک لە وڵاتە سەرژمێری هاوڵاتیان دەکرێت. لە سەرژمێریەکەدا جگە لە ژمارەی دانیشتوان تەمەن و ڕەگەز و ئاین و زمان و شێوازی قسەکردنیان دیاری دەدەکرێت. هیوادارم هەموو کوردێک ئەو فۆرمەی بەدەستەکە کە بتوانێت ئەو فۆرمە بە باشی پڕکاتەوە وەتیا بنووسێت نیشانی بکە کە کووردە لێرەیە بۆ ئەوی ئەم وڵاتە بزانێت چەندێک سەرنشینی کورد لە وڵاتەیە. سەرژمێری ئەم ساڵی بەریتانیا لە ڕۆژی 21 ئادار لە دوو بەشی ئینگلتەرە و وێلزی بەریتانیا بەڕێوە دەچێت و فۆرمی تایبەت بۆ سەرژمێریە بە پۆست دەگەێنرێتە ماڵەکان. ئەگەر هەر هاوڵاتیەک تا ئەو کاتەی دیاری کراوە فۆرمەکە پڕ نەکاتەوە بڕی 1000 پاوەنی لێوەردەگیرێت. بۆ هەموو نێتەوەکانە بەس بۆ ئێمەی کورد زۆر یعنی زەرورەکە بنووسین کوردی عێراق چکە ئۆپشنی تیا ئەتوانین بنووسی بەس عێراق بە عەرەب حساب بکرێت. لەبەرەوە شتێکی زەرورەکە بنووسی کوردم و خەڵکی عێراقم. ئەم سەرژمێریە بێژگە لە دەستکەوتە سیاسی و معنەویەکانی دەستکەوتی مادیشی زۆرە بۆ دەبێتە هۆی ڕەخساندنی هەلی کار و وە کوردەکانیش پێشبینی ئەوە دەکەن کە بازاڕە گەورەکانی وەک تێسکە و ساینسبەری و ئەوانی تر دەست بکەن بە هاوردەکردنی شتومەکی دڵخوازی خەڵکی کورد، هەروەها دامەزراندنی کورد بۆ ڕاکێشانی کڕیاری کورد. لەلایەکی ترەوە حکوومەتە خۆجێیەکان واتە کانسڵەکان پێویستیان بەوە دەبێت کە نووسین و وەرگێڕا و ڕێنووسی کوردی بخەنە بڵاوکراوەکانیانەوە. ژیان مۆبێت، NRT، لندن.